بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە لە ئێوەی ئازیز و خۆشەویست. جارێکتر لە بەرنامەی شیرین چال لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. لە ناوەڕاستی مانگی ڕەجەبین، مانگێکی زۆر مبارەک. بەرەو 27 ڕەجەب ڕۆین کە زۆرێک لە ڕایزانایان لەسەرەوەیەکە حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم سەفەری ئیسرا و میعراج، گەشتی گەورە و مەزنی ئیسرا و میعراجی لە 27 ڕەجەبا کردووە. ئێمەش پێمان خۆش بوو هەمتر باسی ئەم مانگە مبارەکە و چۆن پێشوازی لەم مانگە و هەروەها مانگی شەعبان و لەوێشەوە بشکەینەوە بەسەر ئاسۆ جوانەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانە و خوای گەورە بە نسیبی من و ئێوە و سرجەم ئازیز و خۆشەویستانمانی بکات. خوای گەورە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. سبحان الذي، تسبيحات عجايباتي بو دەسەڵاتی فراوانی خوای گەورە. سبحان ئاسیسانم، تەسبیحاتێکی زۆر جوانە، وەک چۆن تۆ مەلە بکەی لە جیهانێکی زۆر بەرفراوانە، تۆ بە تەسبیحات مەلە ئەەکەیت و ئەچیتە ناو عالەمی غەیبەوە. هەر بۆیە تەسبیحاتەکان باقیات و ساڵحاتن، ئەمان گەێنێ بە جیهانی فراوانی غەیب. خوای گەورە بە وشەی سوبحانە، یعنی پاک و بێگردی بۆ ئەو خوایە کەواتە سەرانسەری ئیسرا و میعراج موعجیزەیە. ئازیزانم، لە ڕووی عەقلیەوە پێی بگەی یا پێی نەگەی هیچ پێگەیەکی نییە لەوەیە کە علم و زانست دەستنیشانی ئەم حەقیقەتەمان بۆ بکات. نەخێر، بەڵکو مادەم غەیبە لەسەر و علم و دەسەڵات و عەقڵ و فەهمی بەشەرەوەیە. لەبەرەوە کاتێک کە ئیسرا و میعراج ڕوویاوە بە جەستە و بە ڕۆح ڕوویاوە، چکە ئەگەر تەنها ڕۆح بواە گرنگیەکی ئەو تۆی نەبوو. زۆرێک لەوانەی کە ئێستا ئێمە لە خەڵکی ئەم زمانی ئێمە بە ڕۆح زۆر گەشت ئەنجامێن، بەڵام گرنگیەکە لێرە ئەوەیە کە بە ڕۆح و بە جەستە ئەنجامدا. لە کڵاو ڕۆژنەی ماڵە خنجیلانەکانی لادێ قەدیمیەکانەوە بڕوانن، پیاوێکی بەتەمەن، ژنێکی بە حیشمەت لە دەوری سۆپایەکی دار و بەیانی زوز و تەسبیحەکەی دەستی گەیاندبوویە سەدان زیکر و تەهلیلەی ئەهلی ڕۆحانیە پاکەکانی پێشین. وەختێ سەیری ناوی مبارەکی ئەلبەدیعی حەق تەعالەکەی جوانی لە هەموو مەخلووقاتدا بەدیەکەیت. ئەو زاتەی کە چارەدۆزە و بەدیعە، چارەسەری دەرد و نەخۆشی و ترس و شاڵاوی ونبوون لە پێشچاوان دەکات و سوپایەک لە معنەویات بۆ دوای حەلقەکانی زیکرت ڕێکەخا. کاچیتە خزمەتی ئەلبەدیع، فەتحی گەورە و سەرکەوتنی نایاب و دەستکەوتنی زۆر شتت کە بیر لێ نەکردوتەوە دەستگیر دەکات. بڕیاریمانەوە لە سەنگەرە جوانەکەی ژیان و نەڕووخان و شکستێنانە پێعەتاکات. زانایانی علم و نەفس دەڵێن ئەبێت بۆعدێکی ڕۆحیت هەبێت کاتێک کە تووشی دڵە ڕاوکیە و قەلەقە بیت. ئیتر ئەوان پێت ناڵێن کامە بۆعدی ڕۆحی. ئیمان و قورئان پێتەڵێ ئیمان بەخوا نزیکی لەو زاتە ناسینی ناو و سیفاتەکانی مەسحی دڵە ڕاوکیە و نەخۆشی دەرونیە کاتۆی سڕێتەوە. دەرمانی ڕاستەقینە لە دینەکەمانایە، لەیسە لەها من دون الله کاشفە. بێجگە لە حەق تەعالە هیچ کەس چارێژی برینی ئێمە ناکات. لە دڵتانە زەرعی یەقین بکەن، خۆتان بە ئیمان تەڵقین بدەن. ئەبێ قەزیەیەکە هەبێ دەرگا بێ بۆ فەتحی خوایی. خوای تەعالە لە ناو جەرگەی کارەسات، لە ناو جەرگەی مەینەت و نەخۆشیەکان ڕێگای فەرحانی و ڕزگاریت بۆ کاتەوە و پیشان تێدات. هەموو کەسێ لە ژیانە ئەوەی پێی بوترێ مرۆڤ تووشی لە عەرەبیە پێوترێ ئیحباط یاخود تێکشکانی دەرونی و بێتاقەتی و بێئومێدی.
هەموو کەسێ بەشێک زۆر یا کەم ئەمووی بۆ دروستە بێت. جار وهەیە قوتابیەکانمان تەلەبەکانمان لە وەختی امتحانە کە ئێستا امتحانی 60ەکەیانە هەر لەم کاتانەیە سێرەکەی مناڵێک کە زۆر جددی بێ لە خوێندنەکەی زۆر بۆی دروستە بێ ئەگری بێت تااقەتە بێت ترسێ بەیانی دەرەجە نێنێت امتحانی مرۆ باشە بێ بەیانی هەمتر ئەوی بۆ دروستە بێتەوە ئەمە حاڵەتێکی سروشتیە. هەموو کەسێک کەم تا زۆر ئەم شتانەی بۆ دروستە بێ و لە ژیانی ڕۆژانەمانە ئازانم ئێمە زۆر جار تووشی کێشە و گرفت و مەینەتی و ناڕەحەتی بە پێی ئەو قەدەرانەی کەیەتە ڕێمان هەیە مصیبەتی زۆر زۆر گەورەی تووشە بێ. خۆی گەورە منیش و ئێوەش و سەرجە مسلمانانیش پەنا بدات. مصیبەتێ نەیە بەسەرمانە کە بەرگەی نەگرین توانای تەحملکردنیمان نەبێت. هەیە نەخۆشی بۆ ئەنێرێ هەیە کەم دەرامەتی بۆ ئەنێرێ هەیە بەڵاو مصیبەتی بەسرە ئەبارێ هەیە مناڵمردن و کەس مردنی نزیکی زۆر زۆر ڕووەدا لەو کەسانەیە ئەمانە هەمووی تاقیکردنەوە خواجیەکانن کە بۆ ئێمە دێت. بەڵام گرنگەوەیە تووشی ئیحباط و تێکشکان و کە ئابە و بێتاقەتی بەردەواممان نەکات چونکە هەندێک جار هەندێک شعور و هەست هەیە زائرە یعنی میوانە تۆزێک لای تۆ بێتاقەتی دروستە بێت بەڵام مێڵە بێ بە دائیمی تیاتە یعنی ئێستا عەسرێکە تۆ بێتاقەتیەکە بۆ دروست بۆ هۆی قسەی کەسێکەوە یەکسەر حاڵەتەکە بگۆڕە بچۆ گەشتێ بکە سەیرانێ بکە ئەملایە بکە شتێ بخوێنەرەوە سەیری بەرنامەیە بکە سەیری فیلمێ بکە یعنی ئەم بێتاقەتیت تا بڕەبێتەوە و نەمێنێتەوە لای تۆ چونکە ئەگەر ئەم شعورە میوانە کەیە بۆ لای تۆ ئەگەر تۆ بەردەوام هەر بیری لێ بکەیتەوە وەڵی فڵانەکە زوای پێوتم ئەوەی بەرامبەر کردم ئەمەی کرد ئەوە وردە وردە ئەمە ئەبێتە نەخۆشی و ئەبێتە کە ئابە و دڵتەنگی لای تۆ دروستەکە قەلق و دوودڵی زۆرەکە چونکە ئەمانە ئەگەر زۆر ببێت ئەها بارستاییەکەی ئەم میوانە کاتیانە کە پێوترێ شعور و هەستێکی کەم کەیە بۆ لای تۆ ئەگەر تۆ زۆر بیری لێ بکەیتەوە زۆر بە دوایە بچی زۆر کەڵەکەی بکەیت لەمایە دەوڵەمەنە بێ بە کە ئابە ئەبێ بە نەخۆشی دەرونی ئەو وەختە چارەسەرکردنی گرفت و مشکلی گەورە بۆ دروستکە لەبەرەوە کەس نییە ئەم جۆرە میوانەی نەبێت ئێوارانێ مەغریبانێک تەلەفۆنێ قسەی کەسێک غیبەتی کەسێک بوختانی کەسێک شتی کەسێک ئەمانە دڵت تەنگکە بێتاقەت بکە بەس مێڵە بەسەریا بڕۆ تێپەڕە بەسەریا زۆر بیری لێ مەکەرەوە مەچۆ ناخی ئەم مەوزوعانە خۆت مەشغوڵ کە بەشتانی ترەوە. ئەم پێشەکیە بۆچی باسەکەم بۆ ئەوی کە بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دڵنەوایی بۆ دروست بوو دڵنەواییکی زۆر زۆر گەورە و بزانین ئێمە ئیماندارانیش دڵنەواییەکەمان بۆ دروستە بێت کاتێ بێتاقەتیەکە ئێستا هەیە من لە سەفەری ئیسرا و میعراجی ئەم جارەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرسێک دەرەهێنین قسە لەو باس و دەرسە گرنگە ئەکەین ئەویشەوەی ئازانم هەمومان کێشەمان هەیە کەس نییە بێ کێشە بێ هەیە ژن هێنانی دواکەوتووە شوکردنی دواکەوتووە کێشەی خێزانی بۆ دروست بۆ مێردەکەی خراپە ژنەکەی خراپە باش نییە لەگەڵیان معاملیان تەبیعەتیان ناگونجێبەیەکەوە هەیە کێشەی ماڵی و سەرەت و سامانی بۆ دروست بووە پارەی کەمە زەرەری زۆر کردووە نەخۆشە نەخۆشەکە لێ ترسێ ئەترسێم فەحسەی کردووە نەتیجەکەی باش نەبێت ئەترسێ دوومانی تر بمرێ ئەترسێ فڵانشتی بەسەر بێ ئەمانە شعورێکی کاتی ئازانم تێیپەڕێنن هەرچی ببێت تێیپەڕێنن بەچی تێپەڕێنی بە باقیات و صالحات بە تەسبیحاتی خوا و بە نزیکبوونەوە لە خوای گەورە. ئازانم حەزەکەم ئەوەتان پێ بڵێم کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم زاتە گەورەی کە خۆشەویستی خوایە فەخری هەموو کائینات و هەموو مەوجوداتە لە سەفەری ئیسرا و میعراج کە خوای گەورە گەشتی پێکات لە مەککەوە لە شەوێکە لە ماڵی ئومو هانێ کە پووری بووە چکە بۆچی چۆ ماڵی ئومو هانێ پورێتی خوشکی باوکێتی ئەم پورەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تازە بە تازە ئەبوو تالیبی برای وفاتی کردووە لە شیوی مەکەیە لە شیوی ئەبوو تالیبە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ سەحابەکانە لەگەڵ خزمەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموویان سێ دانە ساڵ لە حیسار و ئابلۆقەیەکی ئابووری نەفسی کۆمەڵایەتی زۆر قورسا بوون پوری تازە وفاتی کردووە یاخود مامی تازە وفاتی کردو مامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەبوو تالیب و خوشکی ئومو هانی و هەروەها خەدیجەش تازە وفاتی کردووە کە ئومو هانی زۆر زۆری خۆشەویست و خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەزرەتی فاتیمە لەگەڵ خۆیە با ئەچێتە ماڵی ئومو هانی ئەو شەوە ئەمێنێتەوە بۆ دڵنەوایی ئەوانە چێت بۆی دڵیان داباتەوە چەند خۆشە عایلەکان بەیەکەوە ئاوا خێزانەکان بەیەکەوە بژین خوای گەورە لەو شەوەیە کە ئەم دڵی ئەم خێزانە خۆشەکات
خی گەورە دڵنەوەیی پێغەمبەری خواکە صلی الله عليه وسلم لەو هەموو مەینەتی و بارگرانی کە کەوتۆتە سەرشانی بەهۆی بانگەواز و تەبلیغی ئەم دینە گەورە کەوتۆتە سەرشانی ئەو هەموو سەحابەیە تەعزیبە چێژێت ئەو هەموو مەسئولیەتە لە سەرشانی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم خێزانە زۆر زۆر ئازیزەکەی کە حەزرەتی خەدیجە بۆ وفاتی کردو مامی کە پشتگیری بۆ وفاتی کردووە خی گەورە دڵنەوەی یەکات جەبر الخاطر یەکات یەکێک لە هۆکارەکانی ئیسرا و میعراج والله أعلم ئەوەی بۆ ئێمە دەرکەوتووە جەبر الخاطرە یعنی چی یعنی دڵنەوەیی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر بەم جۆرە خوا دڵنەوەیی ئێمەشەکان ماوەسا ئومێد پێمان خۆش بووینە خزمەتتان و لە دوکانەکەتان کە دەرمانی گیایی و خەریکی ئەمکارن لە زووە خۆی گەورە تەوفیقتان با پێمان خۆشە کە بڵین ئیسرا و میعراج و مانگی ڕەجەب و هەروەها نزیکە بینەوە لە مانگی ڕەمەزان کۆمەڵێک ئیلهاماتە خاتە دڵی ئینسانی ماندار خۆی بۆ ئامادە بکات ئێمە لەم دوو مانگەی پێش لە ڕەجەب و شەعبان چۆن خۆمان بۆ مانگی ڕەمەزان حازرکەین و هەروەها بە تایبەتی شەوی ئیسرا و میعراجی تایە چیە گەیەنێ لە لای جنابتان یاخوا بە خێر بێن خۆشحاڵ بووم دەستان خۆش بێ و بەرنامەیە بەڕاستی ئەم سێ مانگە سێ مانگی پیرۆزن لە بەردەمی مسلمانانان ڕەجەب و شەعبان و ڕەمەزان کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەیشتە ئەم سێ مانگە ئەی فەرموو اللهم بارك لنا في رجب وشعبان وبلغنا رمضان ئێمەش ئینشاءالله هەرە و دعاە دووبارەکەین و داواکەن خی گەورە بەرەکەت وەرجێ بەسەرمانە بەسەر جیهانی مسلمانانە و سەرەتاکەشی دەرکەوتووە دڵی مسلمانان خۆشە ئینشاءالله بشمان گەێنێتە ڕەمەزان بتوانین زیاتر پەرستش و عیبادەت بۆ پەروەردگارمان ئەنجام بدەین بەڕاستی مانگی ڕەجەب کە یادەوەری ئیسرا و میعراجی تایە مانگێکی خۆشەویستە لای خواجان و لای پێغەمبەر صلی الله علیه وسلم و لای سەرجەمی مسلمانانیش ئەم یادە هەمیشە من چاوەڕێم کردووە و دڵم پێی خۆش بووە زۆر جار لەم یادەشە شعر و هۆنراوەم هەبووە بەس بەداخۆیستە لە بیرم نییە گنا حەزمە کرد یەکی لەو هۆنراوانە بخوێنمەوە بەڵام زیاد لەوە بە مانگێکی وەکو بڵێ دڵنەوایی و تەسەلاشی ئەزانم بەڕاستی بۆ خەم و ناڕەحەتیەکان و هەموو کۆسپانەیەنە بەردەمی ئینسان وەکو مرۆڤێک کەس بە ئازارەکە هەروە مسلمانانیش لە بەرامبەرەوە هەموو کۆسپ و ناڕەحەتیانەی کە یەتە ڕێیان لە ئەنجامی بانگەواز و ئەنجامی دینداری و خۆپاکردنەوەیان پێشەوەی من باسی ئەوە بکەم لەم میعراجەیە چۆن هەست بە دڵنەوەیەکەم حەزەکەم بچمە خزمەت سیرەی پێغەمبەری نازدار لە کاتێکی زۆر گونجاو و مناسبە بوو بەڕاستی میعراج و ئیسرا و میعراج بۆ پێغەمبەری خوا وەکو بڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ئەم مەستی حاجەیە بوو بەو دڵنەواییە بەو پشتیوانە ئیلاهیە هەم بۆ خۆی وەکو ئینسانێک کە ئەس بە ئازار و ناڕەحەتی و ئەرک و ماندووبوونەکە هەم وەکو پێغەمبەرێکیش بۆ ئەوی زیاتر پشتیوانی بکرێت لەلایەن پەروەردگاریەوە هەروەها پشتڕاست بکرێتەوە داوەکەی بۆ ئەو کەسانی کە ئەو کاتە لە مەکە دژایەتیان نەکرد و بە ڕاستیان نازانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو ساڵانەیە تووشی زۆر ناڕەحەتی بوو ناڕەحەت لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی خێزان لەسەر ئاستی کۆمەڵگەکەی لەسەر ئاستی ئەو هاوڵانەی کە ئیمانیان پێهێنا بوو ئازاریان زۆرە چێشت هەروە زۆریش بەرامبەری ئەوستانە و قورئانەکەیان بە درۆ خستەوە بۆیە لە دەستی کەسانە بوو بتوانێت ئەم دڵی پێغەمبەری خوا ئەم دڵە پڕ حوزن و خەمەی کە ئەرکی ئەم داعوە و دوا ڕۆژی ئەم داعوەی هەڵگرت و بە ئاسانی بە مرۆڤێک تەسەلا ناکرا بۆیە جێ خۆی بوو پەروەردگار لە کاتێکی ئاوا گونجاوە داعوەتی کە بانکێشتی بکە وەکوڵێن لە فەرشەوە بۆ عەرشی خۆی داعوەت کران پێغەمبەرە نازدارە لێرەیە هەندێک لەو پایانەی ئیمان بەڕاستی کە ئەچنە بابی شاراوە و غەیبیاتەوە ئەم بە چاوی یەقین بینی چونکە پایەکانی ئیسلام جگە لە پێغەمبەر کە ئەمە دیار بۆ خەڵک بینیوێتی باقیەکەی تری هەمووی نادیارن شاراون ئەچنە بابی غەیبیاتەوە بەڵام بۆ کەسێکی وەکو پێغەمبەری خوا کە هەر لە مناڵیەوە پەروەردەکرا بوو یەقینی پێبەخشرا بوو بەڵام
یەقینەکەیان جارە خۆی گەورە بۆی کرد بە یەقینێکی تەواو بە چاوی سەربینی و بە هەستەکان هەستی پێ کرد وەکو بڵێ بە دیداری پەروەردگار شاد بوو کامەیشەکە لە پایەکان ئیمان بەخوا بوون و تاکوتەنیایی پەروەردگار کامەی بۆ دەرکەوت هەروە توانست و دانست و ویستی پەروەردگاری بۆ دەرکەوت لەو شەوەیە کە پەروەردگارەکەی خاوەنی چ جۆرە عەرش و چ جۆرە مولک و مەلەکوتێکی گەورەیە ئەمە یەک هەروە پێغەمبەرانی بینی کاوە کەس نەیبینی بوو مەگەرە و ئومەتانی سەردەمی خۆیان ئەمەشی بینی بە دیداری زۆریان شاد بوو فریشتەکانی خواشی بینی کە ئەمەش نەبینراو بێمە ئیمانمان پێنا ئەو بینی هەروە چیشی بینی بەهەشت و دۆزەخ کە ئەمەش دیار نیە هەروە ئەو ئازار و ناڕەحەتیانەی کە بۆ خەڵکانێکی خراپ و لادەر و بێباوەڕ ساز کراوە هەروە ئەو نەعیم و خۆشیانەشی بینی کە بۆ ئیمانداران و مسلمانان ساز کراوە دوای ئەوەش مەلەکوتی پەروەردگاری بینی ئەم جۆرە میعراجە بەڕاستی دڵنەواییەکی باش بوو بۆ پێغەمبەری خوا لەو کاتەیە وەکو بڵێ وزەیەکی باشی پێبەخشی گڕوتینێکی باشی پێبەخشی ئەو کاتێتر باشی نەما بۆی چه دشایەتیەکە چێ بێتە کۆسب لە ڕێیە شەحنەی شەوەنەی وەرگرتە بوو بەرگەی ئەوەیە کرد ئەگەر هەموو کەون دشایەتی کردایە فعلا کەونی ئەو کاتە جیهانی ئەو کاتە دشایەتی کرد و پێغەمبەر صلی الله علیه و سلم توانی داوەکەی بەسەر هەمویانە زاڵ بکات و داوە بگەێنێتە دووترین شوێن و دوایش هاوڵەکانی خۆی بە هەمان شێوە گەیاندیان ئەو شیوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تایە بوو بەڕاستی شیوێکە کە ئێستا پێوترێت لە بینی دوو شاخایە پێوترێت جەبەل ئیبن عومەر یا جەبەل عومەر لەو شوێنەیە گرنگێکی ئەو تۆ نەدراوە بۆ شوێنەی ئێستا حالیان کە ئەبوو گرنگی پێ بدرێ خەڵک وەکو مەتحەفێ وەکو شوێنێکی زۆر سەیر وەکو شوێنێکی مبارەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەوێ ماوەتەوە بچووە سەردانی ئەو شوێنی بکردا یعنی ئەو شوێنە ئاساریانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەکە و لە مەدینە و لە بینی مەکە و مەدینە هەیە بەڕاستی هیچ گرنگی پێ نەدراوە ئەو جێی داخ و کەسەرێکی زۆر گەورەیە کە ئەو وڵاتە گرنگی بەو مەسەلانە نادا کە زۆر زۆر گرنگە بۆ موسڵمانان مێژووی پێغەمبەرەکەمانە مێژووی مرۆڤایەتی ئازەنم مێژوویەکی زۆر گەورە و زێڕین و پڕ لە جەوهەرە لەم شیوەیە سێ دانە ساڵ ئابلۆقەیەکی زۆر قورسی ناڕەحەت خرایە سەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و مسلمانەکان و هیچ خواردنیان دەست ناکە و خواردنیان زۆر بە گران پێفرۆشتن ئەگەر دەستیشیان بکەوتایە خەڵکیان دانا و پاساوانیان دانا بۆ قوڕیشەکان تا خواردن بە هیچ جۆرە بۆ خزمەکانیان نەنێرن لەو شیوەیە تەنانەت سعدی کوڕە ئەبی وەقاصە فەرمێت شەوێکیان چوومە دەرەوە دەست بە ئاو بگەێنم هەستم کرد شتێک تەقەی هاو کە لەو شوێنەیە کە هەڵم گرتەوە هێنامەوە سێرەکەم پێسەی حەیوانێکە هەندێک گۆشتە وردەی پێوە بوو کوڵانم خستمە سەر ئاگر تا ئەوکو ئەو تۆزە گۆشتەی و ئەو پێستەیە کە ئەم کوڵان ئاوەکەی مەخوار سێ ڕۆژ بەشی کردم کە برسێتیم نەمێنێ حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لەگەڵ بیلالی حەبەشی فەرمێ سێ دانە ڕۆژ لەسەر یەک هیچ شتێک نەبوو بیخۆین هیچیان پێ نەئەگەیشت و هیچیان پێ نەئەفرۆشتن ئابلۆقەیەکی ئابووری وە قورسیان خست بۆ سەر موسڵمانەکان لە کاتێککە ئاهلی قوڕیش وتیان بە موسڵمانەکان هەر کەسێ بگەڕێتەوە بۆ مەککە بێتەوە بۆ ناو ئێمە واز لە ئیسلام بێنێت ئەوە ئێمە سەرەت و سامان و ماڵ و خواردنێکی زۆر زۆر باشی پێدەین و ئەیگەڕینەوە بۆ ماڵەکەی خۆی بەڵام یەک موسڵمان وازی لە شیوی ئەبوو تاالب نەهێنا و وازی لە ئیمانەکەی نەهێنا بۆ تۆزێ خواردن و بۆ تۆزێ ژیان بۆیە زۆر بە ناڕەحەت ژیان لەوێ بۆیە حەزرەتی خەدیجە و هەروەها ئەبوو تاالبی مامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرگەی ئەو ناڕەحەتی قورسیان نەگرت و وەفاتیان کرد حتا لەناو هەموو خزمەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم وتیان خەدیجە بەتەنیا چووکەم حەزرەتی خەدیجە کە سوکاری زۆر گەورەی هەبوو لەناو قوڕیشە وتیان خەدیجە بە تەنها ئەتوانێ نەڕوات ئەویش فەرمووی من قبولی ئەمە ناکەم و لەگەڵ هاوسەرەکەی خۆمە و لەگەڵ دینەکەی خۆمە ئەمێنمەوە کە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم ئەو بوو لەو شیوە وەفاتی کرد و هەروەها ئەم شیوە پێگەیاندنێکی زۆر گەورە بوو ئەم معاناتە پێگەیاندن و تەسەوڕکەن ئازیزانم لە ڕووی ئابووریەوە ئاوا ئابلۆقیان خراپەوە سەر لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەس وە لە ڕووی معنەویەوە کەس بۆی نەبوو ژن و ژنخوازی لەگەڵ موسڵمانەکان بکات ئەو سێ ساڵە بە هیچ جۆرێ و هەروەها نابێت کەسیش قسەیان لەگەڵا بکات نیشان هێڵا بەم لەولا بڕۆن لەبەرەوە ئەم ناڕەحەتی و معاناتە پێویستی بە دڵنەواییەکە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەفەری ئیسرا و میعراج خەڵاتی خوایە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم و بۆ سەحابەکانیش تا ئەو دیمەنە زۆر گەورانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەلەی ئەعلا لە ئاسمانەکان لە بەهەشت و جەهەنم بەڕۆح و بەلاشە و لە قودسا بینی
هەمووی بگێڕێتەوە بۆ سەحابەکان یا ئەوەنی کە پێویستیان بوو بێت و گەشتوێ بە ئێمە بۆی گێڕاوینێتەوە لە کاتێکە ئازانم ئەو شیوە بوو بەهۆی پێگەیاندنی سەحابە زۆر گەورەکان آخر هەر چوار خولەفای ڕاشدین حەزرەتی ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی لەو شیوەیە بوون پێگەیشتن بوون بۆ پیاوانە فاتحی شام و فەلەستین و سووریا کە ئەبوو عوبەیدەی جەڕاح بوو لەو شیوەیە پێگەیشت لەو شوێنەیە پێگەیشت و ڕزگارکەر و فاتحی عێراق و بەشێکی هەرە زۆر لە ئێران کە سعدی کوڕێبی وەقاص بوو بەڕاستی لەو شیوەیە سەرۆکی گەورەی مسلمانەکان سەرکردە بەهێزەکانی ئیمان لەو شیوەیە پێگەیشتن سەحابەکان لەوێ زۆر زۆر گەورە پێگەیشتن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بۆ دڵنەوایی ئەم حاڵەتە بەشێک لەوە والله أعلم سری زۆر زۆرتیای ئیسرا و میعراج بەشێکەوەیە کە دڵنەوەی پێغەمبەرێک لە صلی الله عليه وسلم لە مەسجد الأقصایە ئیمامەت بۆ هەموو پێغەمبەرانەکات حەزرەتی یوسفە بینێت آخر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر لە یوسف چووە هەم لە شکڵا لە شێوەیە و هەم لەو وەزعی کە بەسەریەتەوە تا چۆن براکانی یوسف پێغەمبەریان دەرکرد صلی الله عليه وسلم هەروەها کەسوکارەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەهلی قوڕیش و کەسوکاری پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرەکەن چۆن حەزرەتی یوسف فەرمووی لا تەثریبە یعنی هیچ شتێک لەسەر ئێوە نییە بە براکانم عەفوی کردن لێبوردنی گشتی بۆ دەرکردن ئاوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەتحی مەکەیە لێبوردنی گشتی بۆ مسلمان بۆ ئەهلی مەکە دەرەکات لە هەموویان نەبورێت ئەو ئەخلاقە جوانانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نواندی حەزرەتی یوسفیش نواندوێتی لەبەرەوە لەم گەشتەیە حەزرەتی یوسفە بینێ کە لەوە چێت حەزرەتی ئیبراهیمە بینێ کە ئەفەرمێ بە ئومەتەکەت بڵێ بەهەشت زۆر ڕازا و جوانە ئەم تەسبیحاتانە بکەن با چونکە ئەمە خۆراکی ئەوەیانە خۆراکی ڕۆحیانە بەم تەسبیحاتانە پێگەن کە باقیات و صالحاتە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر هەموو پێغەمبەرێک کۆمەڵێ مژدەی بۆ ئەم ئومەتی ئیسلام ناردووە یەکێک لەوانە کە ئەمە کاتی ئەومان نییە باسی بکەین حەزرەتی موسایە فەرمێ کە بگەڕێرەوە بۆ لای پەروەردگار ئومەتەکەت ناتوانن 50 نوێژ بکەن خوای گەورە بۆی کرد بە 5 نوێژ و ئەجری 50 نوێژەکەتان بۆ نووسرێ و ئەجری 500 نوێژیشتان بۆ نووسرێ بە پێی ئەو مەقامی ئەتان بێ لە ناو نوێژەکانە و لە خزمەت پەروەردگارە لەبەرەوە ئازیزانم ئەم گەشتەی ئیسرا و میعراج گەشتێکە زۆر دەرسوانەی گرنگی تایە پێویستە هەمووی وەربگرین و ئێمەش بۆ معانات و بۆ مشکلە و ناخۆشیەکانی ژیانمان ئەم دەرسی لێوەرگرین کە خوای گەورە دڵنەوایی ئێمەشەکان نەترسین لەناو هەموو مشکلەیەکە خوای گەورە چارەسەرێکی قوڵ و ورد و جوانی بۆ ئێمە داناوە بەس سەبر بکەین سەبر خوای گەورە داوا لە ئێمە کە ئێمە سابیر بین ئەهلی سەبر بین چکە بە سەبر پێ ئەگەین و بە سەبر ئەو مەقامانە هەمووی بەرزەبینەوە و ئەگەینە خزمەتی پەروەردگار مامۆستا بیلال پێمان خۆشە لە نزیکبوونەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئێستا لە مانگی شەعبان لە مانگی ئێستا لە مانگی ڕەجەبین ئەکەوینە مانگی شەعبان و اینجا مانگی پیرۆزی ڕەمەزان هیچ بیر لەوە کردوتە خۆت حازر بکەی بۆ مانگی ڕەمەزان ینی ئەم دوو مانگە واکە لە ئینسان بیری بێکە ئەکەوێتە مانگی ڕەمەزان بەڵێ بەتاشیت بەڵێ وەکو مسلمانێک زۆر بەپەرۆشەوە ینی بەڕاستی ئاگا ینی خۆمان ئامادە کردو ئینشاءڵڵا ئاگام لێکەی ڕەمەزانە و کەی دێت و کەیش بەڕاستی پێمان ناخۆشەکە بە جێشمانەیەڵێ بەڵێ بەتاشیت کاکە بیلال جنابتان طبعا لە مانگی ڕەجەبە 27 ڕەجەب یادی ئیسرا و میعراجی تایە کە شەوڕێی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم شەوڕەویە چی دەربارەی ئەزانی تۆ بەڵێ مەسڵین بابەتی ئیسرا و میعراج من وەکو خۆم کە لی تێگەیشت بم حەقەت ینی بۆ دڵدانەوە و بۆ دڵنیایکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەک بەرزکردنەوەی بۆ ئاسمانەکان و نارد بڵین بۆ بەیت المەقدیس کە بەحەقەت من وایە بینم ئیسرا و میعراج کۆمەڵێک پەیامی تایە بۆ ئێمەی مسلمان کە ئەبێ تێڕامێنین بیر لێ بکەینەوە ینی سە زۆر کات کێشەی گیرگرفتێکە بێ ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە یان کار و کەسابەتمانە پێویستە ینی ئیسرا و میعراج و کۆمەڵێک گوانە فێربین ینی بەو مانایی ئێمە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای گەورە
دڵدانەوەی دڵنیایەکی پێیا و بەرزی کردەوە ئاسمانەکان کە کۆمەڵی کێش و گیرگرفت و بێتاقەتی هەبوو ئێمەش بە هەمان شێوە ینی ئێمەش ئەبێوانی لێوەرگین کە خی گەورە دەرگایەک دائەخا دەرگای حتمما چەند دەرگایەکی تر ئەگاتەوە دەرگایەک ناتەوان زۆرتر بەو تێڕوانینەوە من لەو بابەتە ئەڕوانم کە ئەگەر کێشێک بێتە پێش کۆمەڵێک چارەسەر هەیە کە خی گەورە بۆ ئێمەی داناوە لە هەموو شتێک کە ئێمە پێمان ناخۆشە حتمما خێرێکی تایە بۆ مسلمان ماوەسە بیلال ڕۆژانە ڕەنگە ئەمە ببینین ئێمە هەمومان ئێستا جنابێشت ینی دیقەتت داوەتەوە بەڵام چەندێک بە فەزلی خۆیان زانین چەندێک ئەڵێن خۆیان سوپاس بۆ تۆ ئەمەد بۆ کردین یعنی ڕۆژانە ڕەنگە نەخۆشیە هی خۆمانە هی مناڵێکمانە هی کەسێکمانە یان گیر و گرفتی ئابوووریە جاری وایە لە ئیشەکە باشنی تشتێکی تر بۆ کاتەوە ڕۆژانە ئەمەیەتە بەردەمان چەند پێزانین کامەی خوایە چەند پێزانین کە خوا بەڕاستی چیرۆکێکی خسۆتە ئەو ڕۆژی ئێمە و هەبێ سوپاسی خۆی لەسەر بکەین مامۆسای بەڕێستەمان ئینسانی مسلمان هەروە لە شتەکە ئەڕوانێ بەڕاستی نوکە دەرزیەک ناچێک بە پێی مسلمانەکە ئیلان خێرێکی تایە یان ئینشاءڵڵا هەر ئەوەیە ئەوەی جەنابتە فەرمووی کێشە و گیرگرفت و لانی ئابووری ینی هەر کێشەیەک هەر گرفتێکە لانی دارایی دروستە بێ حتمما خێرێکی تیا بۆ ئینسانی مسلمان و زۆریش یعنی ئەگەر ئینسان لە ژیانی خۆی بڕوانێ زۆر ینی نزیکە خی گەورە زۆر لێمان و نزیکە کێشەیەک دڕۆەیە تو ئەگەر ئەو کێشەیە نەبێ تاپان حتمما تووشی شەڕێگەبی ئەمەیان ئەهوانترە ئێمەی مسلمان وا بیری لەکەینەوە کە تووشی گیرگرفتێکە بەم شەڕێک ئاژاوەیەک توزانم کە نەخۆشیەک بەڕێزت فەرمووت حتمما ئەمە خێریتیایە بۆ من خێری دنیا و قیامەتیش تەعاان یعنی ئێمە ئەگەر دنیاشی تیانە بێ حتمما قیامەتێکە لامان وەکو مسلمانێک ئەفزەڵترە و دیارەش وەک شتێک لە ڕووی دینەوە تووشی کێشەمانەکە ئایا دەوڵەمەند بوونە یان ئەوەیە کە تۆ نایەڵێ دەوڵەمەند بیان بۆ منە نایڵێ ئەوەت بی حتمما خێریی تایە کە خی گەورە نایەوێ کە نەیویست ئێمە پێی ڕازی انشاءله کاک بلا شتێکە بیر خستمەوە حەزەکەم ئیزافەیە بۆی جەنابە گەر شتێکە بیر بێت پیاە وتی من نەخۆش بوو لە جێگەیا بوو کەوتە بوو هەر بە گەنجی جەڵدەلی یابوو وتی خوا لە جەریمەیەکی زۆر گەورە لاییام چووکە بە تەما بووم ئەو ڕۆژە کە پێشەوەی جەڵدەکە لێمان لەگەڵ کەسێکە شەڕێکم بوو ویستم بچم بیکوژم نیەتی کوشتنی مەبوو لە ڕێگا خوا جەڵدەلی یام ئەوە کردی بە ڕەحمەت بۆ من وتمان چۆن ڕەحمەتە وتی ئەو من ساڵێکە لە جێگا کەوتوم وردە وردەخوای گەورە شیفای بۆ یاوم و ئەگەر ئەو دقا ساغ بوومایە ئەو کەسەمە کوشت هێشتا لە سیژ نابووم کەواتە ئەم جەڵدەیە ئەم نەخۆشیە بۆ من ڕەحمەتی خوا بوو بەتەکید هەموو بەسەراتێکی وامان لایە ینی مش خۆم لە ژیانی ڕۆژانەمە ئەوە هەیە ئەنی پێشتر دیومە خەڵکێک هەبووە کە ئەگەر کارەساتێکی بەسەر هاتبوو یانە سە هەرچی بڵێم لەوە چێ پێی ناخۆش ببینێتەوە بەسەری هات ئەیوت ئەگەر ئەوم بەسەر نەهاتایە ئێستا ئینسانێکی زۆر خراپە بووم قسەکە لەسەر بە هەر ڕێک وەکوی جەناب دەهەیە هەر یەکێک لە ینی بەڵێ هەر کەسێک بیاوێت لەم شتەکە تێبگا حتمما ئەگە بیرە لە ژیانی خۆی بکاتەوە کۆمەڵێ پەیام کۆمەڵێک ڕاستپاردە هەیە کە خۆی گیان لە ڕێی ئیشەکانیەوە لە ڕێی هاڵێ مەخلوقەکانیەوە بە ئێمە یەگەیەنێکە ئەبێت تێڕامێنین بسم الله الرحمن الرحيم والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر العصر لقشاردنەوە هاتووە وەختێ شتێ خەیتە عەسارە و ئەیگوشیت و پاڵفتێک دەسەکەوێ وأنزلنا من المعصرات ماء ثجاجا لەگوشینی هەورەکان ئاوێکی ڕوون و پاک و پاڵفتەمان دەسەکەوێت لە گوشینی هەورەکان 400,000 جۆری گوڵ و درەخت و گژوگیا لە فەرشێکی ڕنگینی بەهارانەیە ئەبێتە خەڵاتێکی خوایی حەکایەتی عەسر تەنها نوێژی عەسر نییە لە دوای عەسر هەوری ئەو ڕۆژەتان ئەگوشرێتە ناو لاپەڕەکانی چیرۆکنووسەکانی سەرشان و دوو فریشتەی ئازیز و خۆشەویستەوە ئەگەر هەورەکان زەوی پاراوەکەن و دانەمێڵە و میوەهات و ڕزقی خواییمان بۆ مەیسەرەکەن عەسارەی هەموو ڕۆژێکی مرۆڤ پێش غروبی ئێوارە و
داهاتنی شەو بارانی خۆیان لە توێشوویەکی ڕەنگا و ڕەنگە بۆ ئاسمان و مەلەئی عەلا دەنێرن. فریشتەکانی باران و فریشتەکانی سەرشانمان جیاوازن. دادەش لێرە ئێمە خۆشحاڵ بووین کە لە پێشوازی مانگی ڕەمەزان کە ئێمە تەنها مانگونیەکمان ماوە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان مناسبەتی زۆر لەم پێشوازیە هەیە. یەکێک لەوانە کە شەوی ئیسرا و میعراجە. شەوی ئیسرا و میعراج دای شلێرخان چی ئەگەیەنێت؟ ئایا چیت هەیە دەربارەی ئەو ئیسرا و میعراجە؟ چیت بیستۆ دەربارەی؟ بەخێر بن کاک شێخ، زۆر سپاس. والله شەوی ئیسرا و میعراج ئەو شەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرز کراوە بۆ ئاسمان کە یعنی زۆر شت نازانم زۆر شت لەو شەوەیە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەربارەی ئومەتەکەی دەربارەی خۆی. یەکێک لەوانە خەڵاتی نوێژ کرا. بەڵێ ئەوی کە نوێژەکە بوو کە 5 فەرز کرا بەسەر ئومەتەکەیە بدرێ و شلێرخان ئێمە طبعاً ئەزانین کە پێغەمبەری خوا صلی زۆر لە ناڕەحەتیە بۆ لە مەکە خۆی و هاوڵەکانی دوای خۆی گەورە و دڵنەوایی یەکێک ئەم سەفەرە گەورەی پێکات. زۆر جار ئێمە ئەم دڵنەواییە لە میعراجی ئێمە چی بێت؟ یعنی ئایا لە نوێژە دەستمانەکەوێت، لە تەسبیحاتە، لە عیبادەتە، تۆکو ئەزمموی ژیانی خۆت زۆر جار بێتاقەت بووی هەموو کەسەوەی بەسەرایەت مشکلەیەکە تووشە بێ شتێکە تووشە بێ بەچی دڵنەوەی خۆتەکەی؟ مامەسایە من هەچ کاتێک یعنی تۆ من وای بۆ ئەچم هەچ شتێک لە خوا نزیکت قاتۆ من دڵخۆشم پێی. ئیتر نوێژ بێ، شەو نوێژ بێ، زکر بێ، قورئان خوێندن بێ، هەر شتێک لە خوا نزیکت کاتەوە من پێی دڵخۆشم. وەکو ئەزمموی خۆت ڕەنگە زۆر جارەوە خۆش نەبێ باسکردنی، بەڵام بۆی خەڵک چاوە لێ بکات. یعنی چیت کردووە کە بێتاقەت بووی بەڵام ناڕەحەت بووی، شتێکت بەسەر هاتۆ خۆی گەورە دەرگایەکی لێ کردویتەوە بە نزیک بوونەوە لە خوا بە تاعەتی خوا؟ چه زیکرێکە کردووە؟ چه قورئانەکەت خوێندووە؟ زیکرەکان زۆر پاڕانەوە لە خوای گەورەش، یعنی کە دوعام کردووە، یعنی ئەگەر شتێکم بەسەر هات بێ ناڕەحەتێک هەر شتێک بوو بێ دوعام کردووە زکرم کردووە، یا بۆ نمونە کاک شەخ ببوورە لە کاتی شەو نوێژە، یعنی هەر شتێک هەچ ناڕەحەتێک هابێ ئەو شەوە هەستاوام بۆ شەو نوێژ تیای پاڕاوەوە زکر و قورئان تا چەندێک خوێندم ئیتر سبحان الله و شتە نەماوە، یعنی یەکسەر دڵم خۆش بە بۆ شتە هەر ناڕەحەتێک بێ ناڕەحەتێکە نەماوە. ئەزمموی کەسێکە لا نییە کە ئاوا خوا لە مصیبەتێ لە ناڕەحەتێک بەهۆی سەدەقەیە، بەهۆی خێرێک، بەهۆی چاکەی، بەهۆی دڵنەوەی کەسێکەوە خوا لای یابێ لە شتێکی تر خۆت یا کەسێک. والله شتێکی وام لێستا لایەت نییە، بەڵام حتمما کە من بۆ خۆم ناڵم زۆر شت کە ناڕەحەت بووم شتێکی قورس هاتۆ تا ڕێگەم، یعنی لە ڕێی زکرەوە بێ لە ڕێ پاڕانەوە بێ یەکسەر ئەو شتە نەماوە لە لای خۆم. سنەتی پەروەردگار وایە کاتێک یەکێک لە پێغەمبەرەکانی خۆی نوێنەرێکی خۆی ئەنێرێ بەردەوام پاڵپشتیشیەکە، بەتایبەتی و پێغەمبەرانی کە ئولوالعەزمن زۆر ماندوو بوون. یەکێک لەوانە ئیبراهیم عەلەیهی سەلام باوکی پێغەمبەرانە، بە ئاماژەیەک لە قورئانە خوای گەورە ئیشارە بۆمان کە جۆرە میعراجێکی بەویش کردووە. أم معراجي أيش وكذلك نور إبراهيم ملكوت السماوات والأرض ملكوت أو جهان نادياري أي خوي ما بتشاوي سل دنيا ونايبينين دار جهانكي نهێنیە ئەبێت چۆن و ئەو شێوازەکەی نازانین مەگەر خۆی گەورە خۆی بۆ خۆی بزانێت چۆن ئەم مەلەکوتەی خۆی پێشان ئیبراهیم ماوە و دڵی ئیبراهیمی ئاسوودە کردووەش لە کاتێکە ئاسوودەیەکە ئیبراهیمیش پامان شێوە لەگەڵ باوکی لەگەڵ کۆمەڵگەکەی لەگەڵ پاشایەکی زاڵمی وەکو نەمرود تووشی زۆر ڕوبەڕووبوونەوە ناڕەحەتی بوو تەنانە دەوە بۆ خستانە ناو ئاگرەوە ئەمە پێویستی بە تەسەلایەکی زۆر بوو بە مرۆڤ ناهاتەوە تایم بۆیە بە هەمان شێوە بەو شێوەیەش دڵنەوایی ئیبراهیمی کرد و سابتی کرد ئەمە وەکو سەرەتایەک بۆی کە ئەم میعراجە ئاواهی بووە مای دڵنەوایی و لەلایەکیش ئیعجازی توانستی پەروەردگاری دەرخست کە ئەمڕۆگەر ئینسان شانازی بۆ بکە دەستی گەیشتۆ بە ئاسمانەکان یان پێی گەیشتۆتە سەر هەسارەکان ئەوە زۆر کۆنە لای ئێمە ئیماندار ئەوە پێغەمبەرەکەمان تێی پەڕان ئەوانە و حەقیقەتەکەشی بۆ جێڕاینەوە بە تەواتر نەک بڵین لەوە ئەچێت چوو بێت و نەچوو بێ تەواو قورئان لە دوو سوورەتا وەکو ئیسرا و نەجمە ئیشارەی پێ کردو و گفتوگۆکەی بە جوانی ڕۆشن کردوێتەوە بۆمان کەواتە ئێمە دڵمان خۆشە کە خاوەنی چ دینێکین چ پێغەمبەرێکین چ پەروەردگارێکین هەمیشە یەقینمان هەیە ئەم ساڵانەی کە ئێمە پێیان تێپەڕین بەڕاستی ساڵانێکی ئەگەر بڵێم وەکو ئەو ساڵانەی ئەو سەردەمەوە بوو پڕ لە حوزن و ماتەمین بوو
بە تایبەتی خەڵکی فەڵەستین غەزە بە تایبەت لەم ساڵی ڕابردووە ئەو قوربانەی ئەوان یایان ئەنی دەگمانە لە مێژووی مرۆڤایەتیدا شارێک بەو شێوەیە ئیبادە بکرێت بڕیاری جەنگی لەگەڵا کری لە سەرتاسەری جیهانە بە دۆست و دوشمن هیچ کەسێ نەتوانێت ڕێگا بەو قات و قڕی و بەو کۆمەڵکوژیە بە بەڵام سەیەکەی لەم مانگی میعراجەیە جۆرێک تەسەلایەکی ئیلاهی بوو کۆتایی بەو شەڕە ماڵکاولکاری و کۆمەڵکوژیە هات ئەمە هەڵبەتە ئەم خوێنەی کە ڕژا ئەم خوێنە بە هەدەر نەڕژاوە ئەمە سەمەن و نرخی ئەم ئازادی و سەرکەوتنیەکە لە دوا ڕۆژە لە ڕۆژانی داهاتووە بەڕاستی چاوەڕێیانەکەن یعنی ئەبوو ئەم خوێنە بڕژێ ئەم نرخە بدرێ جا ئەو نرخە زووتر بدرا باشتر بەنسبەت ئیسرائیلیشەوە ئەبووە ئەوەنە زوڵمی بکردا ئەوەنە خوێنی بڕشتایە بۆی کۆتایی پێباتە و دەرکەوتایە لەسەر ئاستی جیهان فعلەن ئەمەی کە خۆی لە دووتی دیموکراتیەت و ئازادی و مافی مرۆڤ حەشارراوە بە تایبەتی لای جیهانی ڕۆژاوە ئەمڕۆ دەرکەوت سامکارێکە چ خوێن ڕێژێکە ئەبوو ئەوەنای خوێن بڕشتە بەڵام تانا نەتەنیاوە بەڕێی من بۆ وەسیلەیەک بۆ خێراکردن و کورتکردنەوەی زەمەنی کۆتایی بە خۆی و بەدەستێنانی ئازادی ئینشاڵا بۆ غەزە یعنی مجرد ئەهمێرێک بوو ئالەتێک بوو بۆ پێشخستنی کاتێک کە کۆتایی بە خۆیان بێنێت و بەختەوەری و ئازادیش بۆ خەڵکی غەزە دابین کە ئینشاڵا خۆشەویستانم هەر کاتێ ئێمە بێتاقەتی و ناڕەحەتی و هەستکردن بە دڵتەنگی و کێشە زۆرەکانمان زۆری کرد با پەنابەرینە بەر زیکری خوا دوعا و پاڕانەوە لە خوا لەو زاتە بپەڕێینەوە چکە فەتحی خوا هەر خوای کاتەوە هەر کاتێک قورسیەکانی ئەم ژیانە و ناڕەحەتیەکان و بەڵاو موسیبەتەکان باری بەسەرتا بەنا بۆ هیچ شتێک مەبە یەکەم شت و ئەخیر شت خوای گەورە هەموو شتێکە بووەکە دەرگاکانە بووەکاتەوە یا فتاح و ئیفتح لەنا ئەی ئەو زاتەی کە فتح و ڕزگاری بەدەستی تۆیە لە بەرامبەر فتاحە شتێک هەیە یعنی فتاحێنیش یعنی ئەو کلیلەیەکەیکەیتەوە ئەو دەرگایە خوا ئیکاتەوە یا فتاح تۆ زاتێکی کە دەرگاکانەکەیتەوە ئینغلاق و داخستن هەیە هەموو داخستنێک لە ژیانی ئێمەیە هەموو بێتاقەت بوونێ هەموو دڵتەنگیەک هەموو کۆسپێکی ژیانتان بە یا فتاح بکانەوە یا فتاح و یا فتاح و یا فتاح بیکەن بە زیکری سەر زمانتان ئازیزانم ناوە پیرۆزەکان زۆر گرنگە بیکەی بە زیکر ئەمڕۆ یاخودەم شەو کە تۆ سەیری ئەم بەرنامەی ئێماکەی کە دڵتەنگی و بێتاقەتیەکە بۆ دروست بووە بە زیکری یا فتاح 100 جار 200 جار 300 جار داوا بکە لە خوا ئەو دەرگا داخراوەی کە هاتۆتە ناو ژیانی تۆ بۆ بکاتەوە ئەو بەڵاو ناڕەحەتیە لەسەر تۆ لا ببات خۆشەویستانم با ئێمە کەم تەرخەم نەبینە زیکرەکانی خوا لە سڵاواتدان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند جارەممان وتووە سڵاوات دەرگای زۆر شتێ بۆ کاتەوە هەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکا فەرمێ سەحابەیە هاتە خزمەتی وتی یا رسول الله صلی الله عليه وسلم من لە 4 بەشێکی ڕۆژانەی ژیانم کردووە بە سڵاوات لەسەر تۆ فەرمووی زیادی بکەی هەرچی داواکارەکانە هەیە چیت هەیە جێبەجێ بێ یعنی تۆ ئەتوانی هەر دوعانەکەی هەر سڵاوات بی هەرچی ئەوەی لە دڵتای خوا بۆ تێنێتە دی دوای فەرمووی نیوەی دوای فەرمووی سێ بەشی دوای فەرمووی هەمووی ئەەکەم بە سڵاوات لەبەرەوە هەتا لە ناو زیکر و لە ناو نوێژ و لە ناو تاعەتا بژین دەرگای زۆرمان بۆ کرێتەوە ئەمانە هەموو کۆمەڵە دەرسی بچووک بوون لە ناو مانگی ڕەجەب و بۆ بە تایبەتیش لە باسی ئیسرا و میعراجە کە ئێمە شەوێکی زۆر مبارەکە زۆر کەسە پرسێ باشە ئەو شەوە من بەچی ببمە سەرەتوانی لەو شەوەیە سڵاوات لە پێغەمبەر صلی الله علیه و زۆر بدا لەو شەوەیە بیر بکەرەوە کە خوای گەورە دەرگای ئەم ئاسمانانە ئازارم ئەرز و ئاسمانی بۆ پێغەمبەری خوا کردەوە صلی الله عليه وسلم بردی ئەو شوێنە مبارەکە شتی زۆر بینیەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا دەرگاکان لە تۆ کاتەوە ئاوا ناڕەحەتیەکان لە ژیانی ئێمەیە دەرەکات لەبەرەوە سڵاواتدان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئان خوێندن ذکری خوا تەسبیحاتی زۆر ئەستەغفر الله و سبحان الله بە تایبەتی مادەم سورەتی ئیسراء بە سبحان الذي ئەسرا بعبده بە سبحان الله دەستی پێ کردووە
بۆ هەر بێ تااقەتێک بۆ دروستە بێ یا فتاح و یا فتاح و یا فتاح و افتح لنا ئەبواب ڕەحمەتیک و هەروەها ذکری سبحان الله زۆر زۆرکەن بەنیەتەوەی خوا دەرگا داخراوەکانی ژیانتان بکاتەوە هەموو دەرگاکانەکرێتەوە بە ئیزنی خۆی گەورە. لەم مانگی میعراجە هەمیشە هەست بە تەسەلا و دڵنەوایی یەکەم لە دوای ساڵانێک و مانگانێکی زۆر کە تێپەڕێ کۆمەڵێ ناڕەحەتیەتە ژیانەوە وەکو نەخۆشی و نەبوونی و دابڕان و جودایی و مردن و ئەم شتانە تۆ چاوەڕێی تەسەلایەکەی تەسەلای دڵنەواییەکەش ڕاستی لە میعراجە هەستی پێەکەین. من لە ساڵی 1970 باوکم شەهید کرا و کاتە ئێمە خێزانێکی قەرەباڵغ بووین هەمووشمان مناڵ بووین من تەمەنم 12 ساڵ بوو گەورەکەمان وازام 16 ساڵ بوو ئەو کاتە کە شەهیدیش کرا نەشمان نەتوانی بڵێن شەهید کراوە باوکمان بۆیە مامەکانم بە تایبەتی و مامە گەورم بە ڕەحمەت چوو بە وەکو مردوو لە قەڵەمیەوە بۆی هیچ کێشەمان بۆ دروست نەبێ قەدەری خوا مانگی 5 ساڵی 1970 بوو ڕێک ئەیکردە مانگی حەوتی ئەو ساڵە کە مانگی ڕەجەب بوو ئێمە زۆر خەمبار بووین هەرچەنە لە ئاستی ئەو هینەشانە بووین ئەوەی کە زۆر پێی بزانین بەڵامی تر خەڵکێکی زۆر کە کۆ بێتەوە و کاتە کوشتنیش بەو شێوەیە زۆر نەبوو ڕاهات بێ لەگەڵ خەڵک حوزن و ماتەمینێکی زۆر بەسەرمانە هاتبوو بەڕاستی ئەوە سەرەتای مانگی ڕەجەب بوو لە دوای چەند هەفتەیەک میعراج هاتە پێشەوە یادی میعراجیش هەمیشە کراوە لە سلەیمانی و لە ناو کوردەواریە بە تایبەتی لە گەڕک و مزگەوتەکانە کە ئەو میعراجە کرا بۆ ئێمە زۆر مای دڵخۆشی بوو یعنی وەکو بڵێیت پێغەمبەری صلی الله علیه و سەلەم تووشی ئەو مناڕەحەتیە بوو ئەویش مامی وەفاتی کرد ئەویش خێزانی وەفاتی کرد بە شێوەیەک دەربەدەر کرا بوو تووشی برسێتی بوو بەڵام تی پەڕان و خوای گەورە بەم میعراجە هەمووی بیر بردە و دڵی خۆش کرد ئێمەش زانیمان باوکمان ڕاستیە لە پێناوی ئەرک و فەرمانێکی پیرۆزە و بەدەستی زۆردار و کەسێکی زاڵم شەهید کراوە لەبەرەوە کەسێ نەبووە ئەگەر تێبگەین لە ناوەڕۆگەکەی ویستێتی خۆی گەورە مەقامی باوکمان بەرز کاتەوە چۆن پێغەمبەر صلی الله علیه و سەلەم مەقامی بەرز کراوەتەوە هەر کەسێکیش کە خۆی گەورە لە پێناوی شتێکی پیرۆزە ئەی خاتە گەڕوبەکارێنێ و دواتر لەو پێناوەشە تێ بچێ ئەمە دوو ئامانج لە پشتیەوەیەتی لەلایەکە بێتە کەفارەت کە هەموومان ڕۆژانە تووشی گوناحە بین بەویستی خۆمان بێ بێویستی خۆمان کەفارەت و پاکبوونەوە لەلایەکی تریش مەقامیشە پێی بەرزێتەوە بەڕاستی مەقام ئەوەنەی بە ئیبتیلا و ناڕەحەتی و ئەو کێشانە بەدەست دەگا قەت بە خۆشیوانە دەست ناگا مەقام بڕینیش کەم نییە هەموو ئومێد دەکەین مەسەلەن جێگەی خۆشمان لە باشتە بێ خۆ باشتەمەی خۆشە کەسی پێغەمبەرجانە فەرمێ داوای فردەوس بکەن ئێمەش ئومێد دەکەین لەو ناڕەحەتیانەیە بەڕاستی ئەگەر خۆشمان دەورمان نەبێ ئەوە باوکمان توانی بێتی شەڵتێکی باشی بڕی بێ بۆ ئینشەڵا بچێتە ریزی ئەوانەی کە شەفاعەتکارن لە پێغەمبەران و شەهیدە سەربەرزەکان هەروە ئێستاش ئومێد دەکەم کە موسڵمانان بەڕاستی دنیا سەرقاڵیان نەکە هەمیشە ئەم یادانە زیندوو بکەنەوە چونکە ئەم یادانە بەڕاستی یادێکی زیندوو ڕاستەقینە و مەعنەوین یادێکی دروستکراو نین و چەند کەسێک لە پشتیەوە بیا ڕێکخراوێک دینێکی گەورە خوایەک کە خاوەنی دینەکەیە پێغەمبەرێک کە سەرکردە و پێشەوای ئەم دینەیە لە ئەرزی واقعێدا ئیشیان کردو خەباتیان کردووە ئەمڕۆ ئێمە بێ شانازی بکەین بەوە سەربەرز بین بەوە ئەم یادانە نەشارینەوە زیندوی کەینەوە تۆ لە زیندوکردنەوە یادانەیە کاکە هەم دڵی خۆت خۆشەکەیت دڵنەوەی خۆ دەکەی هەمە بێتە جۆرێکیش لە پەرستش و عیبادەت چونکە ڕۆژەکە بە ئاسانی بەسەر تا تێناپەڕێ ڕەنگە لەم ڕۆژەیە هیچ نەبێ وێستەیەک دەبێت بۆستی لەسەر ئەوەی کە سەیرێکی سیرە بکەی بەسەرم ڕاستیانەیە بچیتەوە سڵاواتی زۆرتر بنێری ئیستیغفاری زۆرتر بکەی دوعای زیاتر بکەی لە نوێژەکان تا بمێنیتەوە چاوەڕێی شەعبان و ڕەمەزان کەی ئێمە نامێ بێتە پەرستش و عیبادەت
ئومێ دەکەین خی گەورە بەرەکەتی زیاتر بژەنە بەسەرمان لە لەم دوو مانگە بە ڕەمەزانمان بگەێنێ و لێمان خۆش بێ دەستی ئێوەش خۆش بێ بۆ زیندووکردنەوەی ئەم یادانە کە ئەرشێکی پیرۆز و ئومێ دەکەین ببێتە پەرستش و کەفارەت ئینشاءڵڵا. قورئانی پیرۆز ئاماژاکە کە ئەذە جیاوازە لە ضەرەر لەن یەضوڕوکم ئیلا ئەذە. هەموو ئەوەی ئەیەوێ عەزیەتت بدا ناتوانێت زیانە پێ بگەێنێ. زیان پێگەیاندن زۆر سنووردارە و بەبێ ئیزنی ڕەحمان و ڕەحیمێک کە ئەزیەتی دروستکراوان و بەندەکانی ناوێت سنووردارترە بێت. لەیسە كل من يريد أن يؤذيك يضرك. عەزیەت کردارێکی گریمانەییە، ڕەنگە ڕووبات و ڕەنگە نەشبێ. وإن تصبروا وتتقوا لا يضركم كيدهم شيئا. ئەوانەی لە هەوڵی عەزیەتی تۆیان سەرقاڵی قۆناغ بە قۆناغی عەزیەتدانی خەڵکن وەختیان زایعەکەن، لاپەڕەکانی خۆیان ناشرینەکەن، دڵی خۆیان وێرانەکەن، ساغیان دەشێوێنن. خان و کۆشکەکان بەبێ دەرگا و پەنجەرەکان هیچ ئەمنیەتێکیان نامێنێت و تەماعی تەماعخوازان ئیشتیهای شەڕەنگێزان زیادەکات. ئیماندار بەبێ تەقوا بە ئاسانی خەرقەکرێت و ئەبێتە خاڵی خاڵی. ولباس التقوى ذلك خير. حەزرەتی ڕەسوول الله صلى الله عليه وسلم لە زەوی عەزیەتەکانی قوڕەیش و مەککەوە بەرز کرایەوە بۆ ئاسمانەکانی ڕەحمەت. عەزیزی هەموو پێغەمبەرانی بینی لە دوای ئەزیەت و مەینەتیەکانی دنیایان لە جیهانی غەیب و ئەبەدیەوە بڕوانن کۆشکی فرعون، دەسەڵات و سامانی هامان و قاڕون، جەلادەکانی هەموو زەمانەکان هیچیان نەمان. لە دیداری ڕەسوول اللهیان نەبینران، لە هیچ ئاسمانێکە دنیاییەکان پێغەمبەریان نەبینی صلی الله عليه وسلم. بەڵام ئیبراهیم و موسا و ئیدریس و تەواوی پێغەمبەران لەوێ بوون.